لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 861 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين. بەڵێ خۆشەویستان وەک لەوانەی ڕابردووکەمێک لە خزمەت ئاەتی پیرۆزەدا بووین کە خوای گەورە لەو ئاتە و لە چەند ئاەتێشتر لە دوای ئەو ئاتە باز لە کەسێک دەکا کەوا لەوانەی ڕابردوو واتە لە ئەهلی کتابە تاوکە ئێمە پند و ئامۆژگاری وەربگرین هەواڵی گرنگی ئەو کەسان لەو باز بکە کە ئاتەکانی خوای گەورەی وەرگرت تێیگەیشت چووە ناوی و ئەو ئاتانە بوونە پارێزەرێک لە بۆی وەکو کوو پێستی گیان لەبەر پارێزن لە بۆ ئەو گیانلەبەرەی کەوا لە خۆی داگرتە بەڵام ئەویان لەناو ئاەتەکان دەرچوو واتە وەکو ئەو گیانلەبەر لە پێستەکەی خۆی دەردەچیتن ئیتر بەوەی کەوا کاری پێ نەکرد بەڵکو تەبدیلی کرد تەحریفی کرد کتمانی کرد ئیتر کاتێکەوە لە ناو ئاەتەکان دەرچوو وەکو گیانلەبەرێک کردنا پێستەرەچی معڕەز دەبی لە بۆ هەموو بابڕێن لە چاوەڕ دەوروبەری خۆی مەحمی نییە و پارێزراو نیە و شەیتانیش دێتن گومڕای دەکا و دێت ئەو کەسەی دەینتە ڕێزی گومڕایان. بەڵێ اینجا وەکو باسمان کرد فانسلخ منها بەو شێوەی کە عولەما لێچیان دایتەوە فأتبعه الشيطان أي فلحقه وأدركه لە دوای ئەوەی کەوە ئینسلاخی کرد لە ناو ئاتەکان دەرچوو شەیطان هات فلحقه گەیشت پێی وصار قرينا له حتى أضله گەیشت پێی و بۆ قەرین و هاودەم لەگەڵی هەتاوەکو گومڕای کرد. ئەوە لە تەفسیری قاسمی. لە تەفسیری سعدی دەڵێ فأتبعه الشيطان کەواتە دەڵێ فلما انسلخ منها کاتێکەوە لە ناو ئاتەکان هاتە دەرێ أتبعه الشيطان أي تسلط عليه حين خرج من الحصن الحصين وەکو گوتمان کەوە ئاتەکان پارێزەرێک بوون لە بۆی بەڵام لە دوای ئەوەی لەناو ئەو قەڵا پارێزەرە هاتە دەرێ وصار إلى أسفل سافلين بەڵکو لە قیمە هاتە أسفل السافلين نزمترین نزماییەکان فأزه إلى المعاصي أزا ئەوجا شەیطان دێهانی دەدا لە بۆ ئەوەی کەوە ئەنواعی گوناح پێ ئەنجام دە خوا پەنامەندا. فكان من الغاوين وەکو هەر لە تەفسیر سعدی دەڵێ بعد أن كان من الراشدين المرشدين لە دوای ئەوەی بە ئاتەکانی خوای گەورە هەم بەخۆی ڕاشد بوو ڕێگە ڕاستی دۆزی بوو هەم ڕێنمووی خەڵکیشی دەکردکەوە ڕێ ڕاستیان نیشان دەدا لە دوای ئەوەی کەوا بووە کەسێکی غاوی کەسێکی گومڕا وهذا لأن الله تعالى خذله ووكله إلى نفسه لەبەرەوەی خوای گەورە سبحانه وتعالى دوای ئەوەی کە وازی لە ئاتەکان خوای گەورەینە خوای گەورە سبحانه وتعالى تەوفیقی خۆی لێ سەحب کردەوە. ئیتر لە فكان من الغاوين لتفسير معارج دەڵێ أي فوسوس الشيطان له لە دوای ئەوەی کەوە لە ناو ئاتەکانی خوای گەورە هاتە دەرێ شەیطان وەسوەسەی دەست پێ کرد لە بۆی فاستجاب لوساوس الشيطان وتضليلات وتزيينات وإغوائه ئیتر ئەویش وەڵامی وەسوەسەی شەیطان و گومڕاییەکانی گومڕایی و ڕازاندنەوەی شەیطانی دایەوە فكان من الغاوين ئیتر ئەویش بووە کەسێک لە غاوین أي من الضالين الفاسدين الخائبين بۆ کەسێکی گومڕا بۆ کەسێکی خراپەکار بۆ کەسێکی خائب کەسێکی فاشل خوا پەنامەندا. لە ئاەتی دواتر دەفەرمی ولو شئنا لرفعناه بها ئەگەر بماویست بە بەو ئاتانە بەرزمان دەکردەوە
ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه. بەڵام لەبەرچی بەرزمان نەکرد بۆ ئاتان بەروی ئەویان ئەخلد إلى الأرض پەنایدا بەرزەوی و واتبع هواه بە دوای هەوا و ئارزوەکانی داهات. ئەو جا نمونەی لۆ دەینتەوە فمەثله كمثل الكلب نمونەی ئەو کەسە وەکو نمونەی سەگ وایە إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ئەگەر با بڵێن ڕای بنەی هەر يلهث ئەگەر وازی لێ بنێ هەر يلهث. يلهث چییە؟ کاتێکەوە سەگ زمانی دەردەینی و با بڵێن وەکو بەو زمانی تەبەن هەناسەتدا و پشی سوارە و هەر وەکو بڵێ زیاتر بە دوای ئەوەدا دێکەوە شتێکی پێ ببەخشرێ کەواتە وازی لێبینی هەر خەریکی ئەو زمان دەرهینانەیە بە دوایدا بڕۆی و لێی بدەی و ڕای بنەی بە هەمان شێوە هەر زمانی لە دەرەیە. ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا ئەوە نمونەی ئەو کەسانن کەوا ئاەتکانی ئێمەیان بەدرۆزانی فاقصص القصص دەی لە بۆیان ئەو چیرۆکە بجێڕەوە لعلهم يتفكرون تاوەکو بتەمایەوەی فکر بکەنەوە چ با بزانین زانایان کویان لێکدایتەوە ئاەتە. ولو شئنا لرفعناه بها لتفسير قاسمي دڵێ أي لعظمناه بالعمل بها. سبحان الله پاشوێ کە ئەتکانمان پێبەخشی و پێی گەیشت و لێی شارەزا بوو ئەگەر ویستمان لەسەر با لعظمناه بالعمل بها کەواتە وامان لێ دەکردکەوە کاری پێ بکە بەو کار پێکردنێک ئەوجا پێ بەرز دەبووە. سبحان الله ئیمان هێنان لە دوای ئەوەی کەوا کاری پێ دەکەی ئەوجا بەو ئاەتانە ئەوجا خوای گەورە پێ بەرزت دەکاتەوە. کەسێک کەوا ئیمانێکی ڕاست و دروستبینی و مەبەستی چاکبین جا خوای گەورە مۆفەقی دەکات لە بۆی کەوا کاری پێ بکە و پێ بەرز دەبیتەوە. بەڵام ئەو کەسە بەخۆی وەکو لە دواترێ خوای گەورە باز دەکات بەخۆی ئەو مەقسەدە خەیرەی تێدا نەبوو ئەو مەبەستەی تێدا نەبوو بەڵکو ئەخلد إلى الأرض واتبع هواه لێ خوای گەورەش مۆفەقی نەکرد لە بۆ کارکردن پێ. ئەگەر بمانویست با بەرزمان دەکردو بە عەمەلکردن پێی وەکو لە تفسير سعد بأن نوفقه للعمل بها ئەگەر بماویست با تەوفیقمان دەکرد مۆفەقمان دەکرد بۆی کەوە کار بکە بە ئاەتەکان فيرتفع في الدنيا والآخرة لە دنیا و ئاخرەت پێ بەرز دەبوو. سبحان الله کاتە کارکردن بە ئاەتەکانی خوای گەورە لە دنیا و قیامەت بەرزت دەکاتەوە. إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه. إليه يصعد الكلم الطيب کردەوەی چاک یاخود وتەی پاک لە بۆ لای خوای گەورە بەرز دەبیتەوە و هەروەها بە کردەوەی چاک والعمل الصالح يرفعه کردەوەی چاک خاوەنەکەی پێ بەرز دەکاتەوە لای خوا سبحانه وتعالى لە دنیا و قیامەت. ئیتر ئەگەر بماویست با مۆفەقمان دەکرد لە بۆ کارکردن بە ئاەتەکان و پێی بەرز دەبوو لە دنیا و لە قیامەت فيتحصن من أعداء لەو حاڵەتەی عاتەن پارێزراو دەبوو لە دوژمنانی بە تایبەتی لە شەیطان. بەڵام وەکو لە تەفسیری بابڵی مەعارج دەڵێ ولكن هذا لا يكون إلا إذا سلبناه اختياره الحر. طبعا خوای گەورە بیویست بە ئیجباری دەکرد ئیجبار یعنی وای دەکردکەوە ئیلا کردەوەی چاک بکە بەڵام خوای گەورە ئینسانی وا دروست نەکردێکەوە ئیجباری بکە لەسەر کردەوەی چاکیان خراپ بەڵکو اختیاری حڕی پێبەخشیە ئازادە لە کارکردن بە چاککردنیان بە خراپەکردن. ئەگەر بمانویست بە فەرزمان دەکرد لەسەر کردەوەی چاک بکە واتە ئیجبارمان دەکرد دەفەرمی ئەوەش لەگەڵ ئیرادەی خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە خوای گەورە ئینسانی بە ئازاد دروست کردیە خوای گەورە ئیجباری ناکە لەسەر کردەوەی چاکیان خراپ وهذا يتنافى مع وضع الإنسان في الحياة الدنيا موضع الإبتلاء والامتحان. کەواتە خوای گەورە لۆ ئەدی فەرزی نەکرد لەسەری لۆ ئیجباری نەکرد لەبەر خوای گەورە ئینسانی دروست کردیە اختیارێک و با بڕێن ئێرادەیەکی حڕی پێبەخشیە ئازادە لە کردەوەی چاکیان خراپ لەبەرەوەی تاقی دەکرێتەوە. کەواتە خوای گەورە دەفەرمی بەڵێ دەمانتوانی ئیجباری بکەین لەسەر کردەوەی چاک بەڵام ئیجبارمان نەکرد. کەواتە خوای گەورە سبحانه وتعالى تعاملی لەگەڵ ئینسانەکان بەو شێوەیە کە خوای گەورە اختیار و با بڵێن اختیارێکی حڕ و ئازادی بە ئێمە بەخشیە. توانای چاکە و خراپەمان هەیە ڕێی نیشانداینە عەقلی پێبەخشینە لەسەر عەهد و پەیمانی فیترەت و خواناسی دروستی کردینە. ئیتر ئەوەی لە ئێمە داواکراوە نیەتمان چاک بی واتە بە نیەت بە دوای حەقدا بگەڕێن خوای گەورە حەقمان نیشان بدە.
پاشوەی کە حەقمان ناسی نیەتمان وابی و داوا لە خوای گەورە بکەین یارمەتیمان بدە کەوا کردەوەی چاک بکەین لەبەرەوەی لا حول ولا قوة إلا بالله ناتوانیت کردەوەی چاک ببێ خوای گەورە بکەلوە ئیاکە نعبد و ئیاکە نەستعین عیبادەت تو دەکەین هەر داوای یارمەتیش لە تو دەکەین نیەتمان چاک بی کردەوەی چاک بکەین داوای یارمەت لە خوای گەورەش یارمەتیمان دەدا کردەوەی چاک بکەین و پێی بەرزیشمان دەکاتن لەوەی قیامەت بەڵام کەسێک ئەو نیەتە چاکەی نەبی مەبەستی ناسینی حەق نەبی یان لە دوای ناسینی مەبەستی کارپێکردنی نەبی خوای گەورەش مۆفەقی ناکات ئیتر ئەو کەسە پاشەوەی ئاتەکانی خوای گەورەی پێگەیشت و وەکو با بڵێن پێستێک کەوا گیان لەبەرەکەی دەپارێزی لە ناوی چاردەوریدا بەڵام ئەو کەسە لێی دەرچوو بە چ لێی دەرچوو خوای گەورە وەلاکینەهو ئەخلەدە ئیلە الئەرض لە جاتێک کەوا ڕووی لە قیامەت بی ڕووی لە ڕەزامەندی خوای گەورە بی ڕووی لە بەرزبوونەوە بی لە دەرەجاتی لای خوای گەورە بە کردەوە چاکان ئەویان ئەخلەدە ئیلە الئەرض ئەخلەدە ئیلە الئەرض ئەی ئیطمەئەنە عەلەیها واتە زیاتر لەسەر ڕووی زەوی سوکنایی دێ ونزع من تصوره قضية الإيمان باليوم الآخر لتصور خوي وكل معارج دلي لتصور خوي إيمان باليوم الآخر درهنابو ووجه كل همه للحياة الدنيا في الأرض هم خمي خوي لبو جياني دنيا بو برزان زور گرنگا أو خالة زور گرنگا أصل بها إيمي إيمان دار جياني دنيا ما كنت شيالجيك تيبقينو روما لآخرته لروجة قيامت بي لروجة شي نبراوة حتى آودان كنوش سروا زي كإيمي مسلمان بي مكلفين طبعا يكم زار بشريعة إخوة سبحانه وتعالى وزبهمو هو كاركوا دبي تماي خوش جوزراني لبو أو بني آدم ما بس من قيامت بي لبروي الدنيا ما مرة مقرنية أو حق تكيت بي استبو تساوي تماشي بكين دنيا ما مرة بيدا تيدا بر مقرنية تيدا بمينينو يتر كوتو همو خمد دبت دنيا كو همو خمد كواتا أو كسا باشو كان خواي قوري بيجيشت أخلد إلى الأرض بو اعتباري أخلد إلى الأرض وكل معارج دليتان واتهمو خمو همي جياني دنيا بو أو سرعار دبو إنسان وكو معلومي همو لاك مانا لا بشيتشي كوالا شكيتي له زاوية خواي قور خلق كده روحك شي علوية برزة إتر فعلا صراع لنيوان پێداویستەکانی لاشە و پێداویستەکانی ڕوح هەیە پێداویستەکانی لاشە خوای گەورە لە بۆ تابین کردێ پێویست ناکات و ئەوەندە خەمی بخۆی ئەوەندی لەسەر تەمەحاولە بکەی و محتاجی دەستی کەس نەبی و ئەوەی کە خوای گەورە شلۆی تەقدیر کردبی هەر لە بۆ دێ هیچ پێویست بە منافەسە و بە سراع و بە ئەوە ناکە بەڵام پێداویستەکانی ڕوح لە وەرگرتنی منهەج لەلایەن خوای گەورەوە لە بۆ بەختەوەری ژیانی دنیا و قیامەتت پێویستە ڕوو لە قیامەت بی ڕوو لە قیامەت بی بە ئاوادانکردنەوەی دنیایەکەت ڕوو لە قیامەت بی بە کردەوەی چاکت ڕوو لە قیامەت بە خوڕەوەشتی بەرزت ئەو ئیشی مسلمانی نەک هەموو خەمی ئەو دنیا بی هەموو خەیاڵاتی هەمووی لە دەوروبەری دنیادا بسڕێتەوە عەجیبە ئیتر ئەو کەسە ئەخلەدە ئیلە الئەرض بۆی کەوا قەزیەی قیامەت لەمێش خۆی دەرهێنا هەموو خەمی ئەو دنیایە بوو هەموو خەمی ئەو دنیایە بوو جاوەکو لە تفسير سعد دلي فعل ما يقتضي الخذلان كوات أو كسا أجر خواي جود فرن بمانو يستبا موفق ما ذاك اللي بو كرد ويتساك يتربى هو وبي برز دبو بلام أو شتيتشي واي كرد كخواي جود توفيق خوي اللي بتشيشتو تسيكر فأخلد إلى الأرض خروي لزوي كرد أي إلى الشهوات السفلية والمقاصد الدنيوية روي لشهواتك كمو كرتكاني دنيا كرد لما بست الدنيا كان كر همو ما بست دنيا أبو سبحان الله واتبع هواه وكل سعيد دلي وترك طاعة مولاه بعد واي هواه آرز وكاين داروي وازي لطاعة پروردگاري هنا واتبع هواه يتروكو لتفسير معارج دلي أي وإذ أخلد إلى الأرض والحياة الدنيا فيها كاتكوا روي لزويبو لجيان دنيابو فلا بد له من أن يتبع هواه كروي لزويبو روي لجيان دنيا بو هيز رجاء شيني لبوا سناني جيان دنيا إلا بدوه هو أرز وكاين دابروه لينال ما يصبو إليه من متاع الحياة الدنيا تاوكو
ئەوەی کەوا هەوڵی لۆ دەدا لە خۆشەکانی ژیانی دنیا خۆشە کاتیەکانی بەدەستی بینی وذلك لا يكون إلا بمعصية الله ئەوەشیان بەچ بەدەست دێ إلا بە سەرپێچی فەرمانەکانی خۆی گەورە والاستهانة بآياته المنزلات استهانة کردو بە کەمزانین لە بۆ ئاەتەکانی خۆی گەورە سبحانه وتعالى ئیتر ئەو کەسە بەو شێوە بوو جا خۆی گەورە نمونەی لۆ دەینتەوە نمونەی ئەو کەسە کووە فمثله كمثل الكلب نمونەی ئەو کەسە یعنی لە چ نمونەی ئەو کەسە نمونەی ئەو کەسە وەکو لە تەفسیر سعد دەڵێ في شدة حرصه على الدنيا لەوەی چەندە حەریسە لەسەر ئەو دنیا وانقطاع قلبه إليها کەوا دڵی شەق بووە لە بۆ دنیا سبحان الله وەختە شەد بی لە بۆ ئەو دنیا سبحان الله نمونەی ئەو کەسە نمونەی ئەو کەسە لە شێدبوونی لە بۆ دنیا و هەوڵدانی لە بۆ دنیا کووە كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث کەواتە نمونەی وەکو نمونەی سەگە سەگ کاتێک کە پەلاماری بدەی یاخود ڕای بنەی ئەوە زمانی هەر لە دەرەیە یەلهەث طبعا واتە زمان دەرهێنانی سەگ بەو شێوەی کە هەمومان بینیتمان واتە تعبیر لە حرسەکەی دەکات کەواتە ڕاوی بنەی هەر بەو شێوەیە زمانی لە دەرێ وازی لێ بنەی هەر زمانی لە دەرێ نمونەی ئەو کەسە لە حرسی لە بۆ دنیا وەکو نمونەی ئەو سەگەیە ئیتر بە چ شێوەیەک زانیان ئەو هاان لێک دایتەوە کەەوە نمونەی ئەو کەسە وەکو نمونەی ئەو سەگە لەبەر تاوابوونکە لێرە دەوەستین لە وانەی داهاتوو بە پشتیوانی خی گەورە دێینەوە خزمەت ئەو ئاەتە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون